ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براسێن سڵاوتان لێبێ بەرەزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لە سەر تەوەری تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەرەزان ئەمڕۆ باس لە پرسێک دەکەین کە لە ئێستادا پرسێکی گەرمی شەقامی هەرێمی کوردستانە کە پرسی خۆپیشاندانە لەگەڵ ئەوەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە 30 مانگی پێشوودا پەرلەمانی کوردستان بڕیاریدا بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان. ئەمە لەگەڵ ئەوەدا چەند ناڕەزاییەک لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە سایتەکان و لە هەندێک کەناڵی ئۆپۆزیسیۆندا ناڕەزایی لێکەوتەوە لە نێو هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود بەشێک لەو هاوڵاتیانە. ئەمە وای کرد کە باس لە خۆپیشاندان بکرێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان. ئێمە لەم بەرنامەیەدا باس لە خۆپیشاندان دەکەین وەکو مافێک و لەگەڵ ئەوەشدا پابەندبوون بە یاسا کە وەک دەزانین یاسای مافی خۆپیشاندان لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هەیە. واتە لەم بەرنامەیەدا ئێمە هانی ئەوە نادەین کە خۆپیشاندان بکرێت یاخود لەگەڵ ئەوە بین کە خۆپیشاندان نەکرێت، بەڵکو باس لە خۆپیشاندان دەکەین لە نێوان ماف و پابەندبووندا بە یاسا لە هەرێمی کوردستان و چۆن ڕێک بخرێت. لەگەڵ ئەوەشدا دیارە نمونەیەکمان هەیە بۆ حاڵەتێکی لەو جۆرە بۆ ئەوەی قسە لەسەر ئەم تەوەرە بکەین. دوا بەدوای ئەوەی قایمقامی کۆیە مۆڵەتی خۆپیشاندانی دشت بە درێژکردنەوەی ویلایەتەکەی بارزانی بە شێوەیەکی ناشەرعی بە گروپی دەنگ نەداوە لە قەزای کۆیەوەتە و گروپە لەوێن. لە بەیاننامەیەکدا ئەو گروپە داوای دەست لە کارکێشانەوەی قایمقامی کۆیە دەکەن. لە بەیاننامەیەکدا کە وێنێکی بۆ سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن نێردراوە گروپی دەنگ ئەوەی ڕاگەیاندووە کە ئەمان داوای مۆڵەتی یاساییان کردووە بۆ خۆپیشاندان دشت بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان. بەڵام وەک ئەرکێکی ئەخلاقی وە خۆیان دەڵێن وەک ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی خۆمان بە باشمانزانی گردبوونەوەیکی ناڕەزایی لە قەزای کۆیە ئەنجام بدەین بۆ ئەو مەبەستە سەعات 9 ڕۆژی 1 2012 بۆ وەرگرتنی مۆڵەت داواکاریەکمان بە شێوەی یاسایی پێشکەشی قایمقامی کۆیە کرد کە بەپێی بەڕگەی سێی مادەی سێ لە یاسای ژمارە 11 پەرلەمانی کوردستان تایبەت بە ڕێخستنی خۆپیشاندان پێویستە لە ماوەی 48 کاتژمێردا وەڵامی لایەنی داواکار بدرێتەوە، بەڵام ڕەت کراوەتەوە. واتە ڕەتکردنەوەی ئەم مۆڵەتە کە داوایان کردو مۆڵەتیان پێ بدرێت بۆ خۆپیشاندان وای کردووە کە ئەم گروپە بە ناوی گروپی دەنگ لە قەزای کۆیە ناڕەزایی دەرببڕن و داوای دەست لە کارکێشانەوەی قایمقام بکەن. بەڕێزان ئەم حاڵەتە یەکێکە لە حاڵەتەکانی تر کە لە ئێستادا وەک ئاماژەمان پێدا لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوکدا بە شێوەیەک واتە لە فەیسبوک و لە تۆڕەکانی تردا بە شێوەیەک باس لە خۆپیشاندان دەکرێت کە هەندێک هاندان هەیە بۆ خۆپیشاندان لە ئێستادا لە هەرێمی کوردستان. چی بکرێت بۆ ڕێخستنی خۆپیشاندان لە نێوان ماف و پابەندبووندا بە یاسا لەگەڵ ئەوەی کە ئەم پرسێکی گەرمی ئێستای هەرێمی کوردستانە؟ ئایا خۆپیشاندان داواکاریەکان دەگەیەنرێت و ئەو قسەی کە پێشتر کراوە لە هەرێمی کوردستاندا کە خۆپیشاندان گوێی لێ ناگیرێت لە هەرێمی کوردستان تا چەند ڕاستە؟ ئایا خۆپیشاندان مافێکە کە پەیام و داواکاری هاوڵاتیان لە خۆپیشاندانەوە بەرز دەکرێتەوە یاخود ڕووداوەکانی پێشتری ساڵی 2011 لە 7 شوباتە بینیمان پێمان دەڵێت کە خۆپیشاندان لە هەرێمی کوردستاندا تا ئێستا نەتوانراوە ڕێک بخرێت و خۆپیشاندان ئەنجامەکەی توندوتیژیە. ئایا خۆپیشاندانی مەدەنی بە شێوەیە کە وەک ئەم گروپەی لە ئێستادا لە قەزای کۆیە داوایان کردووە خۆپیشاندانی مەدەنی مافی هەموو هاوڵاتیەک نییە یان خۆپیشاندان ئەو توندوتیژەی کە لی دەکەوێتەوە مەترسیەکە بۆ ئەو ئەزمونەی هەرێمی کوردستان کە لایەنی دەسەڵاتدار هەمیشە باسی لێوە دەکەن لەگەڵ ڕوودانی هەر توندوتیژەیەکدا. بەڕێزان لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن، هەروەها لە ڕێی ڤیدیۆ سکایپ بۆ بێگومان دەتوانن بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. یەکەم پەیوەندیمان کاک فەرمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک فەرمان فەرموو. ئەم بەردامە جوانم یەکەم زۆر سپاس تەوەرێکی جوان هەڵبژاردووە و زۆر تەوەرێکی جوانە فەرمان و ساباتەکردن ناوەکانمان زۆر لەگەڵ بەڵێ کاک
هیچ خۆپشاندان نەکرێت خۆپشاندانش ئەوە لە تۆڕە فەیسبوک کۆمەڵایەتەکانە دەستێکات چاوەڕیانە چاوەڕێی چەند سەعاتێترن کەوا کاگەمەزۆت دیواژۆی لەسەرکەیان نیکایان دیگەڕێنەوە تەمان نەکرێت خۆپشاندانی ئەم جارە ژوا بزانم ئەوەی کە من ئاگادارم چەکێکی باش هاتوۆتە ناو سلێمانیەوە بۆ بستنەوەی گۆڕان لایەنە سیاسەکان بەڵام ئەم جارە بێتە سەر شەقام دوایەوە جۆبیزنەوە بەڵێ بەفەنگ و یەکەم مادەستیش ئەم جارە مەڵبەندی یەک گولەکی چوارەکرێتە هەدەف لێەوە دەست پێکات تاکید کاک فەرمان ئێمە دیارە کاتی زیاتر دەدەینێ بۆ وەڵامدانەوە بەڵام قسەکەمان لەسەر ئەوە نییە کە بکرێ یان نەکرێ یاخود خۆپشاندان چۆن بکرێ و چۆن نەکرێ ئەمە لەگەڵ ئەوەدان کە ئەم تەوەرە باز بکرێت وە مافی خۆتانە بە شێوە باسی دەکەن ئەوە ئازادی ئێوەیە بەڵام هیواداری تەوەرەکە وا باز بکرێت کە ئایا خۆپشاندان لە نێوان ماف و پابندبوون بە یاسا لە هەرێمی کوردستان هەمومان دەزان کە یاسایەک هەیە و ئەو نمونەی کە هێنامانەوە لە قەزای کۆیە نمونەیەک بوو کە لە ئێستادا مۆڵەتێک نەدراوە بە گروپێک لە قەزای کۆیە چی بکرێت بۆ ئەوەی خۆپشاندان گەیاندنی پەیامەکان بێت لەگەڵ ئەوەی کە مەترسیەک هەیە لە لایەنی دەسەڵاتدارەوە کە توندوتیژی لێ دەکەوێتەوە کەواتە لە نێوان ماف و پابندبوون بە یاسادا خەڵک مافی خۆیەتی کە خۆپشاندان بکات ئەوە تاقەکانی حەفدەشبان نەژیدا هەموو شتەکان بە ناسایی تێپەڕێن دێن بەلایەن چەند کەسێکەوە تێپەڕ خەڵک مافی خۆیەتی ئیکا خەڵک چاوەڕێەوە ناکات کەسین کایتر ساڵ بێت و بڕامنێک دەمون چاو بدینن بەڵێ بە تاکید دەکرێ و کراوشا زۆر تاکید مەگەر ئەم نیوارێ نەکرێت بێوارەکرا ئەو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس بۆ کاک فەرمان لە هەولێرەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەحمەد خان چاربوتی نووسویەتی بە بڕوای من خۆپشاندان مافێکی سروشتی خەڵکە بەڵام لە کوردستان بە پێچەوانەوە مافی خۆپشاندان بۆ کەس نییە باوکی مەسرور لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە سڵاو لێ بێ باوکی مەسرور فەرموو بەێ ئەو کاتتان باش بەڕێز زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش بەڕێز بەڕاستی ینی بەنسبەتی خۆپیشاندان مافی خەڵکیان مافی خەڵک نییە خەڵکەکەی ئێمە هەندێک وا ڕاهاتون ئایا شت بە خۆپیشاندان چارەسەر دەبی نەخێر شتێکی وا نەکرایە کە شتێکی نابەجێبی شتێکی نایاسایبی شتێکی وا کرایە یانی پێش ناکە خەڵک ناڕزایی دەربڕێ یان خۆی تێک بدا یان گلەیی بکە حکوومەتەکەمان هیچ کەم کوردیەکی نییە دەسەڵاتمان هیچ کەم کوردیەکی نییە مافی سەرۆکەش کە خۆی کاندید بکاتەوە کە خۆی ماوەکەی درێژ بکرێتەوە چونکە بەدیلی سەرۆک نییە لە کوردستان بەڕاستی هیچ بەدیلێکی نییە مافی خەڵکیش نییە کە خۆپیشاندان بکە یان نەڕازایی دەربڕێ ئەوە ڕای خۆمە بەڵێ سپاس بۆ باوکی مەسرور لە بەردەڕەشەوە ئەحمەد لە سلێمانی و لەگەڵماندایە فەرموو کاک ئەحمەد هەموو کاتێکت باش کاک ئەحمەد فەرموو بەڵێ باشی کاکەوەجان زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد وەڵی کاکە بەنسبەت تەوەرەکەتەوە شتێکی زۆر جوانە بۆ من لەگەڵ ئەوە ئەم خەڵک خۆپیشاندان بکات بەڵێ کاک ئەحمەد دڵنیا دەکەمەوە خەڵک هەمووی لە حاضرە هەمووی چاوەڕێکەوە نەک لێرەش لە دووەک من ئاگادارم خەڵکێکی زۆر خۆی حاضر کردو بۆ خۆپیشاندان و بەنسبەت ئەو برادەرەی پێشووی باوکی مەسرور ئەوە هەر دیارە مشەخۆرە هەر کاک ئەحمەد بە ناوی کەس نەزڕێن تکایە سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەمان بۆدا کە ئەم تەوەرە تایبەتە بە پرسێکی گەرمی ئێستای شەقامی کوردی کە لەگەڵ ئەوەش دانی کە ئێمە لە بەرنامەکەەوە هان دەین بۆ خۆپشاندانی یاخودهانی لایەنە پەیوەنددارەکەم دەین بۆ ئەوەی کە ڕێگە نەدەن بە ئەنجامدانی خۆپشاندان ئێمە باس لە حاڵەتێک دەکەین لە قەزای کۆیە کە بەپێی یاسای خۆپشاندان لە هەرێمی کوردستان پاش 48 کاتژمێر دەبێت لایەنی پەیوەنددار وەڵامی ئەو لایەنە یاخود ئەو گروپە یاخود ئەو کۆمەڵە خەڵکە بداتەوە کە داوای خۆپشاندانیان کردو بەڵام لە قەزای کۆیە بم شێوەیە نەبووە و لە ئێستادا گروپێک بە ناوی گروپی دەنگ لە قەزای کۆیە داوای خۆپشاندانیان کردو دەست بە هەردوو پرۆژە یاساکەی پەرلەمانی کوردستان کە پەسەند کران کە تایبەت بوون بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە باس لە خۆپشاندان دەکەین لە نێوان مافی هاوڵاتیان بۆ گەیاندنی پەیام و داواکاریەکانیان و لە نێوان بڕیار پابندبوون بە بڕیار و یاساکانی هەرێمی کوردستان کەواتە چی بکرێت و لە سەرەتاش ئەو پرسیارمان کە ئایا خۆپشاندان لە ئێستادا بە شێوەیەک سیر دەکرێت لە هەرێمی کوردستان کە هەمیشە توندوتیژی لێ دەکەوێتەوە یان خۆپشاندان مافێکی مەدەنی هەموو تاکێکە و لەو ڕێگەیەوە دەتوانێت داواکاری و پەیامەکان و ناڕزایەکانی خۆشی دەربڕێ دارە هەولێری لەو بارەیەوە نووسیەتی خۆپشاندان گەورەترین مافی تاکە بە تایبەتی تاکە بێ دەسەڵاتەکانی گەلی کورد کاک بەختیار لە بناری کۆسرەتەوە فەرموو کاک بەختیار کاتت باش دەستخۆشیە بەرامبەر کاتێکت کاک بەختیار زۆر سپاس دەکەین
باشە بدا لە خەڵکی کۆی خۆشەویست دەپرسم خۆپیشاندا بۆ چ دەکرێت؟ بەڵێ قایم بۆ دەست دەکات پێشێتەوە حەزەی شوبات خەڵکیان بکوژن هەرە و جەماعەتە بوون هەرەوە خەڵکە کاکە ئەوا دەکرد شت دروست دەکرد لە کوردستان درا ڕێپێوان و بزەهرە بۆ چییە پێ بە قوربان لە پەرلەمانە شتێک بۆ یان نەبووە ئەوە هەموو کوردستانێک هەموو وڵاتێک ئیتیزات و شتی خوکەی هیری خۆی هەیە لەوانەیە جاریوباری دەستە پرۆژەیەک ڕێک دەکەون دەگەدەک دروست دەبێت و ئەو شتانە هەر هەیە باشە بەس بزەهرە دەکەن خەڵکی فەقیرتی هاتێ برا باشە کاک بەختیار بەڵێ کاک بەختیار کاتی زیاترت بۆ دەرەخسێنین بۆ وەڵامدانەوە بۆی لاینی بەرامبەر وەکو پرسیار لە جەناب بکەین لاینی بەرامبەر ئەو ڕایەیە کە هەر کەسێک داواکاری هەبێ پەیامی هەبێ لە ئێستادا لە هەرێمی کوردستان چۆن وا بکات کە بگات بە حکوومەتی هەرێم یاخود بە لایەنی پەیوەندیدار ئایا خۆپیشاندان مافی هەر تاکێک نییە کەواتە؟ من باڵم لە لادەیە بەڵێ بکە باڵم لە لادەیە من کابراکی فەقیرم کاسر بم خەڵکی بداری کۆسرەتی پاری ساڵاری زوو شەر ئاوا بوو بۆچی بزەهرە دەکرێت بزارە هیچ چارەسەر دەکرێت دەخێر با خەڵک داری شێرەباڵی خۆی کاسبی خۆی بکات بە قوربان ئەو خەڵکە هیچ کار و کاسبیشی دێت دیارە دەیانێت خەڵکی هاوڵاتی دابا و فەقیر بکوژدە بە قوربان دەستخۆشی بەرامبەر لێ دەکەوی وادار بەسەر زۆر سپاس دەکەین کاک بەختیار لە هەولێرەوە کاک ئەردەڵان لەگەڵماندایە فەرموو کاک ئەردەڵان کاپتان باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش دەستخۆشی لە بەنامەکە دەگەم سپاس دەکەین کاک ئەردەڵان فەرموو بەڵێ کاک لەسەر تەوەرەکە بەڕاستی خۆپیشاندان یعنی کە تو باس دەکەین مافە ئەوە هەستێکی زۆر عیبەکە باس بکرێت لەبەرەوەی خۆپیشاندان مافی هەموو ئینسانێکە کە ناڕازی دەکات و هەموو شتێک هاتە بنبەست یعنی هیچ شتێک چارەسەر نەما یعنی چارەت ناچارە دەبێت و بێسە شەقام ناڕازایی خۆ دەڕوی لەگەڵ ئەوەشدا کاک ئەردەڵان ئەو مەترسیەی کە هەیە لە نێو هەندێک لە هاوڵاتیان لە هەروەها لایەنی پەیوەنددار ترسی لێکەوتنەوەی تونوتیژی یەکێکە لەو ترسانەی کە لە ئێستادا ترسێکە لە خۆپیشاندان لە هەرێمی کوردستان ئەمە چۆن دەبینی وەکو هاوڵاتیەک؟ بەڵێ دەبینیم یعنی وای دەبینم هەموو خەڵک دەبێنە سەر شەقام ناڕازایی خۆی دەڕۆڕی دەسەڵاتی جێ بگری کە جێگرت لەو حالەتە یعنی هیچ سادەما یعنی جاری وایە خۆپیشاندان دەکەوێتەوە بەس دەبی دەسەڵاتیش تەنەزول بکە دەبی جێ لە خەڵک ڕابگری لە شەقام ڕابگری یعنی بە تونوتیژی پێم ناخۆشە بەڕاستی بەس هیوادارم خەڵک بێتە سەر شەقام و ناڕازایی خۆی دەڕۆڕی بە سپاس بۆ کاک ئەردەڵان لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز هەر لە هەولێرە لەگەڵماندا فەرموو کاک ڕێباز مەرحەبا کاک ڕێباز فەرموو بەڵێ دەستخۆشیە بەڕێبە جوانان لێ دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو کاک ڕێباز بۆ بەرنامەی ئەو تەوارشت کە بۆ خەڵکی کوردستان بۆ مەسەلەی خۆپیشاندان بەڵێ بەڕێی من وەکو هاوڵاتیەک خۆپیشاندان چارەسەر نییە بۆ کێشانە ئەس ڕێیا خود بێم هەر کەسە بێژ خۆپیشاندانی بکەتەوە شتێکی زۆر خەلەتە بەڵێ هەموو کەسێ بیر خۆپیشاندانی بکات با بیر وە بکات هەمی حافلێکی بکات ئاهەنگێکی بکات بۆ ئەوەی کومە پێویستیاب سەرۆکێکی هەیە ئەو سەرۆکیش سەرۆک بارزانییە ئیتر سپاس سپاس بۆ کاک ڕێباز لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت کارزان لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە فەرموو کاک کارزان زۆر سپاس دەکەین کاک کارزان فەرموو بەڵێ ئای سەبارەت بە خۆپیشاندان وایە مافی هەموو کەسێکە بەڵێ بەڵام لە ئێستانا ئێستا خەڵک بارێکە چایبینیان هیچ کێشەی نییە خۆپیشاندان لەسەر چی بکات یەکەم و باری ئەو کەسش کە مەسەن هەر ئیشێک دەکات کاورە باری ڕۆژانەی خود دەکات وازی لێ نانی ئەگە خۆپیشاندان بکە ئیشی ڕۆژانەی پێ ناکرێت وایە نا وا ڕەمەزانی داهات خود دەزانی خۆپیشاندان بە چیدا بکات دەوەستن بگەین ینی خۆپیشاندان ینی هۆیەکێک چییە ینی ئێستا ینی چ مشکلەمان نییە دەما خۆپیشاندان بۆ چ بکرێت کاکە گیان بەڵێ کاک کارزان ئەگە قسەیەکت مابێ بەڵێ کاتت ماوە سپاس دەکەین خۆپیشاندان هیچ ڕوو نادات بەڵێ سپاس بۆ بەشداریکردنی کاک کارزان لە بەردەڕەشەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شێرزاد کوردستانی نووسیوێتی خۆپیشاندان مافێکی سروشتی خەڵکە بەڵام لە کوردستان مەرامی سیاسی لە پشت داواکاری و بەکارهێنانی دەنگی ملت بۆ چاوەشەکاری و ملچکاندنی بەرامبەرە نەوەک خزمەتکردنی ملت و شەقامی کورد
سەردار لە سلێمانی و فەرموو کاک سەردار. باش کاک شوان زۆر سپاس کاک سەردار فەرموو بەڵێ. کاک شوانجان وازانم خۆپیشاندان مافی هەموو کەسێکە بە شێوەیەکی هێمنانە نەک بە شێوەیەکی کمونیستی. بەڵێ یانەکە داوای لە قایمقامی کوێ کردو داوای خۆپیشاندانیان کردووە. ئێمە بینیمان جاری پێشووی لە هەوەی شوباتە داوای خۆپیشاندانیان کرد مۆڵەتان پێیان بەڵام ئەو تومتیژی وەک دکە بۆ خۆی شەهیدبوونی دەکەس بێتاوان کە زۆربەیان مناڵ و ماگان هیچ شتێک نەبوو نە چاکیان نەزانی نەخراپیان نەزانی. ئێستاکانی ژەگە خۆپیشاندانێکی هێمنانە بکرێش من پێم چاکە بەڵام نەک خۆپیشاندانێکی تومتیژی ئەو برادەرا لەم نەزانم کە بزوتنەوەی گۆڕان تەشێکی زۆری باتۆ یەکەم هەدەفمانەوەی پەلاماری دقی شوار و مەڵبەندی یەگەین. ئایا دقی شوار و مەڵبەندی یەکی چەجان پێ نییە ئەوەش پەلاماریەوان بەدە هیوادارم نەگاتە ئەو کاتە کە ئێمە ئەزمونەکەمان بەرگەی ئەوە ناگرێت بە هیچ شێوەیە ئەزمموی کوردستان بە تەقبلی ئەو شێوەیە ناکە کە بۆ شێوەی بە تومتیژی بێ هیوادارم لەناو پەرلەمانە ئەو ڕەهەندانی نیشتمانیان لە سەدە چارەسەر بکرێ و بە هیچ شێوەیە نەگاتە تومتیژی چونکە ئێمە هەر هەمومان کوردین ئێستا ئێمە نەبووین بە حکومەت ئێستا ئێمە نەبووین بە دەوڵەت خەڵکێکی زۆر سپاس بۆ کاک سەردار لە کۆیەوە کاک سامان لەگەڵماندایە فەرموو کاک سامان. ئەم کاتت باش بەڕێزم. زۆر سپاس دەکەین کاک سامان. ئەم کاتت باش بەڕێزم. زۆر سپاس دەکەین کاک سامان گوێمان لە دەنگتە بڵێ. بەڵێ من هاوڵاتێکی دانیشتووی قسە دەکەم. بەڵێ خۆشحاڵین کاک سامان فەرموو. بەڵێ وەڵی ئەم دەسەڵاتەکە شوان خۆی هەر بۆ معنەوەی خۆی هەموو شتێک بەکاردێنێ ئەوەتە گروپی دەنگ داوای خۆپیشاندانیان کردنان خۆپیشاندان بکەن ئێمە خۆپیشاندان مافێکی سروشتی خەڵک خۆیەتی بۆ نایە لەبەرچی ئەخەر بەس بۆیەکە زانین لەبەرچی نایە. بەڵێ کاک سامان کاتی زیاتر دەدەینێ بۆ وەڵامدانەوە شێرزاد کوردستانی لەسەر فەیسبوک بەو شێوەیە باسی خۆپیشاندان دەکات دەڵێ لە کوردستاندا مەرامی سیاسی لە پشت داواکاری و بەکارهێنانی دەنگی ملت بۆ چاوەشەکاری و ملچکاندنی بەرامبەرە بۆشتنی تۆ لەگەڵ تێبینەکەی شێرزاد کوردستانی گوێت لێ بوو کاک سامان؟ بەڵێ 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 وەڵات تاکید وایە من سەد لەگەڵ ئەوم کە خۆپیشاندان بکرێت لە کوردستان و بەڵێ لەبەرەوەی جەنابەت لەگەڵ ئەوەی کە خۆپیشاندان بکرێ بەڵام ئەم تێبینەی شێرزاد کوردستانی تێبینیەکە کە زۆرێک لە لایەنگرانی هەندێک لە حەزبەکان خودی حەزبەکان خۆیان باس لەم ترسەیە خۆ لەم بەتەسیە دەکەن کە مەرامی سیاسی لە پشت خۆپیشاندانەکانەوەیە تا چەند ئەمە ڕاستە وەکو هاوڵاتیەک چۆن ئەمان بینی ئەم بۆچوونە؟ بەڵێ بەتاکید من پشگیری سەرەکی ئەم دەکەم لەبەر ئەوەی سەخافەت ئەم دوو دەسەڵاتە لە پشت ئەوە مەرامی سیاسی خۆیانەوە بۆ خۆپیشاندان نەکرێت لە هیچ شارێکی کوردستان خۆمان ئەگەمان لێ بۆ هەفتەی شوبان لە سلێمانی سیکراوتی نەکرا لە هەولێر کەس نەیتوانی بۆ 5 دقیقە هەستەی خۆپیشاندان کە یەکسەر خەڵکی خۆیان دەچوون بۆ هەولێر لە دێگەڵە نەیانەیە لە فەیتەرە بچن داگوت و خەڵکی سلێمانی و ئازانجی لە هەولێر نادێژ هەر خەڵکی شارەکانی تریش داخل بێ لەبەرەوە ئەم بەڵێ سپاس بۆ کاک سامان لە کۆیەوە بڵێ بەڕێزێکی تر لەگەڵماندایە کاک ئەحمەد لە بریتانیاوە فەرموو کاک ئەحمەد. کاتێ باش برا بەڕێزەکەم. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو بەڵێ. وڵای من دوو بۆچوونی جیازم هەیە یەکەم شت ئێمە بڵێن لە بەریتانیا داوای خۆپیشاندانمان کردووە کە ڕۆژی شەمە خۆپیشاندان نەکرێت لێرە 12 ساعت دوایەوە یەکسەر وەڵامیان ناوێنێتەوە لە هەموو دنیا کە ئینسان کاتێک کە داوای خۆپیشاندان نەکرێت ئەبێت دەسەڵات ینی حکومەت بە هەموو شێوێ داوای خۆپیشاندان داوای ئەو کە لایەنانە بکە کە داوای خۆپیشاندان نەکەن و ڕێوشێنیشی بۆ ئەمنیە گیرێت ئەمە یەکەم شت. دووەم شتی جۆ برادەرەکە نووسیوێتی لانی دەسەڵات لە فەیسبووکە نووسیەتی دەسەڵات لایەنێکی سیاسی پشتگیریەکان نەخێر ئەو برادەرە خۆی دیارە سەر بە دەسەڵاتە لەگەڵ دەسەڵاتە بۆیە وڵات ینی خەڵک جەنابەت باس لە خۆپیشاندان دەکەی لە وڵاتی کوکو بریتانیا پێت وایە دۆخی بریتانیا جیاواز نییە لە هەرێمی کوردستان ئەوەی کە باز دەکرێت حەزەکەم وەکو پرسیارێک لە جەنابی بکەم ئەو مەترسیە کە هەیە لە خۆپیشاندان ڕوودانی توندوتیژیە و ئەمە لایەن دەسەڵاتدار هەمیشە باسی لێو دەکات هەندێک لە لایەنگرانی حەزبەکان باسی لێو دەکەن و بەڕێزێک لەسەر فەیسبوک نووسیوێتی کە مەرامی سیاسی لە پشت خۆپیشاندانەکانەوەیە وەڵامت چییە بۆ چۆنە تۆ؟ من وەکو خۆم من لەگەڵ ئەو برادەرانی کاوەی نووسیوە لایەنی سیاسی لە پشتیوەتی ئەنی خەڵک ئازادە بەڵام بەنسبەت توندوتیژەکەی بڵێ لە وڵاتانی ئێمە لە وڵاتی ئێمە چونکە دەسەڵات لەگەڵ خۆپیشاندانیان دەسەڵات لەگەڵ ڕێی ئازادانیا دەسەڵات لەگەڵ ئەوانیا خەڵک بێتە سەر جادە و داوا مافەکانی خۆی بکات بۆیە هەموو کاتێک توندوتیژی دەکەوێتەوە لە دەسەڵاتە خۆمان بینیمان لە حەڤەی شوباتە من ئەمە باشکرا لەم و بەبێەوە هیچ هینەچی تیا بێت
ئەو هێزەی کە لە سەر ئازادی کوان کردبووە سنوورەکانی کوردستانی پێ ڕزگار دەکرد لە هەمان کاتەکە بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی ئازادی خواست ئەمان ئازا سەرکوتیکردن بەس بەڵام بۆ دوژمنانی کورد بەو شێوەیە هێزەکان نابنە پێشەوە ینی خۆپیشاندان مافی خۆمە من وەکو تاکە شخصێک مافمە کە بچمە سەر جادا کە داوا مافی خۆم بکەم ینی خەڵکانێک لە بلایەت دەسەڵاتەوە ئەڵەکاکە نابێت شتی وا جایز نییە بۆ جایز نییە کاکە یعنی تۆ کە نتوانانی بە ئازادی خۆت بە دەنجی خۆت بچیتە سەر جادە داوا مافی خۆت بکەی کاتە تۆ چ مرۆڤێکی لەم دنیاە لەگەڵ ڕێز و خۆشەویستی من بۆ چوونی من بەو زۆر سپاس بۆ کاک ئەحمەد سپاس بۆ بەشداریکردنت لە ڕانیەوە کاک عومەر لەگەڵماندا فەرموو کاک عومەر ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک عومەر کاک شوان ئەگەر خۆپیشاندان نەکرێ ئەی چی بکرێ ئەگەر گەردە ساڵات هەم بڕیارەکان لە دەست خۆی دابێ هەموو بڕیارەکان بۆ خۆی جێبەجێ بکە ئەی میلەت پەنا بە چ بەرێ ینی چ بکە باشە بەڵێ ئەمە هیواداری ئەو زارە خۆپیشاندانێکی سەرتانسەری باڵکو لە پارێزگای هەولێر و دۆشی بگرێتەوە خۆپیشاندانێکی سەرتانسەری یعنی بۆ کۆتایی دەسەڵات یەکێتی گەڵ ئەوان ئیمزا کردە و یەکێتی بۆ خۆی نەیوێرا هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجامدات بەنای بردە بەر ئەم شتە نایاساییە و ئەو ڕێکەوتنە نایاساییە لە پەرلەماندا زۆر سپاس سپاس بۆ کاک عومەر لە بناری سوورێنەوە کاک سعید لەگەڵماندایە فەرموو کاک سعید ئەلو کاک شوان سڵاو لەبێ کاک سعید گوێمانێتە فەرموو دەکەم بە ڕێزی دەتوانیت کاتی زیاترم بدەیت پێ فەرموو کاک سعید ئەگەر قسەکان تەواو نەکرد بێگومان کاتی زیاتر بدەیت زۆر باشە دەست من پرسیارێک دەکەم ئایا خۆپیشاندان بۆ بکرێت لە پێناو چییە لە پێناو ئەوەی کە بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە خۆ کاک مەسعود سەرۆک بازرگانی نەیوتووە من خۆم هەڵەرژێرمەوە ئێستا هیچ قسەیەکی کردووە کە گەڕاوەتەوە تا ئێستا هیچی وتووە هیچ گفتارێکی داوە پەرلەمان ئەو پارتیەکێتیە هەڵیا بژاردۆتەوە لە پەرلەمان بە زۆری نەیدەن ئایا ئەم خۆپیشاندانە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە دەکرێت چ قازاجێکی لێ دەکرێت چ ئیسفادەیەکی لێ دەکرێت تۆ وەرە کاکە بوەستە ئاژاوە مەنێرەوە مەیەڵە کوردستانەکە بشێوێ ئەگەر ڕاستەکەن وەرە مەیەڵە کوردستانی بشێوێ لەگەڵ دەسەڵات پێکەوە بنیاتی کوردستان بنێر بە تەواوەتی تا 21 کاکە بخایەنن تاکە ئەگەر دەنگن ئاژاوە مەنێنەوە ئەگەر مەبەستیانەوەیە سەرۆکایەتی هەرێم بکەن دەرچن فەرموون کاکە ئەوە سەنی مەحەکە بەڵێ سپاس بۆ کاک سعید محسین لە دوهۆکەوە فەرموو کاک محسین بله باش کاک شما باشه زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک محسین فەرموو بەڵێ شما ممنون دل فاضل باشی و وضعیت شما باشه زۆر سپاس دەکەم کاک محسین کاک شما بسرعت به خۆپیشاندان بەڵێ تشتێکی زۆر خەلەتە تەڕاستیت بدەن شتێکی زۆر غەڵەتە کاک محسین وەتەگەیشتن بەڵێ ئەگەر جنابی سەرۆک نەبی کوردستان هەر زۆر نەخۆش دەبێت هەر زۆر نەخۆش دەبێت وەڵا بەس مەسەوە بەس چێت کوردینیە دەبێت کوردینی ئەگەر مەسەوە نەبێت کوردی نزیک دەچێت وەڵا بەڵێ کاک محسین بەڵێ کاک محسین لەسەر فەیسبوک سۆران سەمەد نووسیوێتی خۆپیشاندان مافی خەڵکە بەڵام ئەوە دەسەڵاتەکە بە جۆرێک زەوتی کردووە وەڵامی تۆ والله ازيك اول شخص اجي مع شاش براينا ازيك اول حاجه مع شاش براي يقول ما تقول لكم والله تقول ما تقول ما لكم والله ما تقول نبي كرديني تكتشف والله العظيم هل بيجي كرد هل بيجي سيرود هل سيرود شي كرديني ربط والله العظيم بەڵێ سپاس بۆ کاک محسین لە دوهۆکەوە لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ناجح حسێن نووسێتی با بۆ خەڵکی ڕوونکەنەوە و حکوومەتە دیموکراتیەکان مەبەستی ئەوەیە کە یان دیکتاتۆری بەڵام ناهێڵن خۆپیشاندان بکرێت هەتا لە دەوڵەتە دیکتاتۆریەکانیشدا خۆپیشانداندا دەکرێت هەر سەبارەت بە تەوەرەکە ڕێبوار فەتاح نووسێتی یاسا سەروەرە بەس بۆ هەژار و بێنەوایانە و پێشێلکردنەکەش لای دانەرانی یاسا خۆیەتی وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرچاو دەکەوێت سعد لەگەڵماندایە لە شێخانەوە فەرموو کاک سعد کاک سعد لە شێخانەوە ئەگەر گوێت لێمانە کاک سعد
وڵە دیارە ئامادەنی پەیوەندەکەی ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاک ئاسۆ. کاتەوە باش. زۆر سپاس دەکەین کاک ئاسۆ فەرموو. دەستخۆشی بەرنامەکەەوە دیەکە. زۆر سپاس کاک ئاسۆ. وەکو پیشاندان خۆ پیشاندانەوە بچووکترین مافی هاوڵاتیە کە لە پرۆسەی دیموکراتیا خۆ پیشاندان بکە. بەس من لەبەر کەمی کات مەوزوعێکی تر هەیە بە پەلەبی خەمە بەردەمتان ئەوەی لە هەمان ڕۆژی یەکشەمە لە داعشنەکە بڕیار بوو یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ بخەنە دەنگدانەوە. بەڵام بەداخەوە کودەتایان بەسەر ئەو یاسایە شاکرد کە خۆیان ئەنوت یەکشەمە ئەیخینە دەنگدانە و دەنگی لەسەرێن بەڵام بەداخەوە ئەو یاسایان داپۆشی کە پۆلیس لە 37 ساڵ خزمەتی هەیە 220,000 هەیە. هیوادارم ئێوەش بە دوواداچوون بکەن و دێیان پرسن بزانن بۆ ئەو یاسایان شاردەوە لەگەڵ ئەو پەڕی ڕێزمە. زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە. محەممەد لە بازیانەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتەوە باش کاکشتوان. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. کاکشتوان یەکەم شت خۆپیشاندان خۆی لە خۆیان بۆ خۆی مافە. کەسێ ئەو مافەیە کە خۆپیشاندان کە بەڵام هەندێک کەس دەڵێن ئەگەر بێت و خۆپیشاندان بکرێت ئەوە کوڕی فەقیر و هەژارێتی. ئێ باشە کاکە کوڕی فەقیر و هەژارە مافی کوراوە و حەقی کوراوە کوڕی دەوڵەمەند بۆچی دێتە سەر شەقان؟ ئەو کێشەی نیە بابە منی فەقیرم مافی کوراوە دینارێ مەعاشم یەکرێتیم پێویستە بۆ پێویستم بۆیە من هیچم نییە لە دەستی بێم بەڵام شتێک هەیە بە دەستی بێنم بۆ هەڵی بۆ دەم و خۆپیشاندانەکە کەسانێک کە سەر بەلایەن دەسەڵات ماڵێن لە ماڵەوە دانیشتنەوە کاسبی خۆتان خۆپیشاندان مەکەن باشە بە دانیشتن چی حلە ببراکەن ئەبێ خەڵک بێدەنگ نەبێ خەڵک خۆپیشاندان کە بەڵام بە شێوەیەک ناتون دوتیژی دێ بکرێتەوە ئەم تاقەلە و دێڤینێت ئێستا لەم وڵاتی ئێمە خەڵکیش و دەسەڵاتیش بە زۆرە لە خۆپیشاندان تێگەشتۆ ئیلاگە بە دوتیژی بێت و هەڵک نەسەریەکردی بۆیە هیوادارم هیوادارشم لەسەر ئەم پرسەی سەرۆکای دیارم خۆپیشاندان بکرێ بەڵام بە شێوەیەکی ئاشتیانە و دەستخۆشتان دێت. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە بازیانەوە لە دوهۆکەوە کاک ئەحمەد لەگەڵباندای فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو بەڵێ. سپاس بۆ تاوەرە. سپاس بۆ تۆش. دو ئەختمەکە حەزر لێبێت. لە کەسێوی جامەت زەو لێبی کەسێوی نییە. بەڵام سەدامەک شو سەدامەی دیەشی میێڕاس بۆی بازی مەمەورە. بەداخەوە پەیوەندەکەی کاک ئەحمەد بچڕا. بەڵێ بەرەزان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بە تەورەکە ئەحمەد خان شاربوتی نووسویەتی خۆپیشاندان مافی خەڵکە بەڵام دەسەڵات نایەوێت خۆپیشاندان بکرێت بۆ ئەوەی کورسیەکانیان چۆڵ نەکەن هەروەها بژار کۆسەر نووسویەتی پێم ناخۆشە خۆپیشاندان لە هەرێمی کوردستان هەبێت کوردستان وەک میسر و تونس و سووریا نەکەن. محەممەد بەرزنجی دەڵێ پێم وابێ خۆپیشاندان لەژێر هەورێکی ڕەشدا هیچ متمانەیەکی نابێ ئایا تا ئێستا چەند جار مافی خۆپیشاندەران لەم وڵاتە جێبەجێ کراوە تاوەکو ئێستا ڕای لەسەر بڵێن. بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاتان لەبێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کاک ڕەهێڵ لە سلێمانی و لەگەڵماندایە فەرموو کاک ڕەهێڵ. ئەم کاتتان باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ڕەهێڵ. کاکەجیان ئێمە وەکو کۆمەڵێک گەنجی شاری سیاسی کۆبووینەتەوە لە دوکانێک لە ناوبازار لە نزدیک سەرای ئازادی سەرای شاری سلێمانی ئێمە وەکو کۆمەڵێک گەنج کە دانیشتین ئاوا پێکەوە هیچ لەگەڵ خۆپیشاندان هەنین و کارەکەمان تێکچێت بۆی خۆپیشاندانەوە هیچ ضرورێتێکمان نییە هیچ ضرورێتێک نییە ئێمە خۆپیشاندان بکەین هیچ لەگەڵ خۆپیشاندان هەنین ئەو کەسانی کە لە ستۆڕی کۆمەڵایەتەکانی فەیسبووکیش بانگەشەی خۆپیشاندانەکەن ئەوانە کۆمەڵێک گەنجی بێئیشن دانیشتون ڕیکلامەکەن بۆ خۆپیشاندان و هیچی تر و ئەکسەرێتیان و زۆریشیان لایەنگری ئۆپۆزیسیۆنن وەکو ئەوەی حەڤەی شوباک کە زانیمان ئەو کەسانەی سەربەرشتی خۆپیشاندانەکەی حەڤەی شوبا دەکەن لە دواییە بۆمان دەرکەوت کە ئەکسەرێتیان زۆرینەیان سەر بە ئۆپۆزیسیۆنن. بەڵێ سپاس بۆ کاک ڕەهێڵ لە سلێمانیەوە لە ڕانیەوە کاک ئاکۆ لەگەڵباندایە فەرموو کاک ئاکۆ. کاکەم کاتت باش. سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک ئاکۆ. وەڵاهی سەرەتا ویستم ئەوە بە خەڵک بگێنم یان بە تایبەتی بۆ جەنابتان. بەڵێ. لەو کودەتایی ڕابردووە کەوا ساتی کردی لە کەناڵەکەتان من یەکەم جارە پەیوەندی ئەەکەم ئەویش ئەوە بوو سیناریۆیەکی دروست کرد بۆ ئەوەی کە ئێوە سانسۆر بخەنە سەر جۆگران بۆ دیاریکردنی ماوە بۆ نمونە خولەکێ کاگەر بابەتی ما هێستا نەنا کاک ئاکۆ هیچ پەیوەندی بە هیچ حاڵەتێکی پێشووە نییە ئەو دانانی ئەو ماوەیە بەڵکو ئەم پەیوەندی بە
سیستمی بەرنامەکەەوە هەیە کە ویسمان گۆڕانەکاریەکی بەسەردا بێت لەبەرەوەی پێشتروا بۆ کاگا کۆمە کاتی زیاتر دەدێنێ بێگومان کە قسەکەین کەسانێک پەیوەندیان نەکردیان ئێمە زۆر کەم قسەکەین و کەسانێک تر زیاتر لە 2 خۆ لە 3 خۆ لە قسەکەن بۆیە تەنها پەیوەندی بۆ هەبوو کە بتوانین بە یەکسانی هەموو کەسێک بەو کاتی کە بۆی دیاری کراوە قسە بکات هیچ پەیوەندی بە هیچ حاڵەتێکی ترەوە نییە ئەم دانانی ئەو کاتە کاگاکۆ باشە بەڕێزم دەست خۆش بێ مهم ئەوەیە خۆتان لە ڕاگەاندن ئەزانن بابەتی وایەکان زۆر ئەخانی وایە کە مەخانێ خۆتان کاگاکۆ بەورە قسەکەت دووبارە قسەت پێ بڕم ئەگەر سانسۆرمان دانایە بێگومان پەیوەندی جەنابەت کە ڕەخنەگری یاخۆ پەیوەندی هەموو کەسێکمان وەرد نەدەگرت و چەند کەسێکمان وەردەگ ئەگە سانسۆرمان دانایە و خۆت باشە زانی کە پەیوەندیت کردووە کەس وەکو لێپرسینەوەی لەگەڵا نەکردووی کە باسی شێکی بەڵێ بە خۆپشاندان بۆ زوفەی کە هەیە ئێستا خۆمان ئەزانین لە 25 حوتا بەڕاستی خۆپشاندان سەری نەگرت یعنی ئێمە وڵاتێکی دیموکراتیمان نییە تا خۆپشاندان سەر بگرێ ئامانجەکانی خۆی بپێشێ ئێمە لە وڵاتێکین بەڕاستی هێزی شەکدار بێلایەن نییە ئەکوژێ یان ئەبڕێ یان وەلحاصل ئەو خەڵکانە ئەو دەنگانی کە ئازادن من تا ئەم لەحظەیە بەرامبەر کاکە ئاسۆس بەڕاستی هەست بە شەرمەزاریەکەم بۆ وڵاتێک وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە بۆ نمونە ڕۆشنبیرێکی ئاوها بەو شێوازە ناشرینە ببرێ بۆ فەرماندەی بۆ دەستگایەکی حزبی ئاوە تەعاملی لەگەڵا بکرێ لەگەڵ ڕۆشنبیرێکی دیارەوە بکرێ لەگەڵ سپاس بۆ کاک ئاکۆ لە ڕانیەوە لە دهۆکەوە کاگەژار لەگەڵماندایە فەرموو کاگەژار زۆر سپاس دەکەین کاگەژار فەرموو برا سەبارەت پرسیارێتەوەی خۆپێشاندان هیچ بە خۆ دەزانن مەسەلەن خوزی ئەس هەر دەبێژم خوزی نەکرد 2 ساڵە خوزی 25 ساڵێتی 25 ساڵێتی کاک جەنابێ مەسعود بارزانی هەر ببا ڕئیسێمەی کووردا ئەم gelek hez dikin ev kesê behsê xwe pêşandana dikin pêşandana cana diriz ji egebê te girin bila bez divêt em me heflek girbal ser va cada em pir hez dikin ku her serok Mes'ud بەڵێ کاگەژار کاک عومەر لە ڕانیەوە پەیوەندی کرد دەڵێت ئەگەر خۆپشاندان نەکرێت کەواتە چی بکرێت مەبەستی بۆ گەیاندنی پەیامەکانیان یاخود داواکاریەکانیان یاخود ناڕزایەتی دەربڕینیش لە هەرێمی کوردستان چی بکرێگە خۆپشاندان نەکرێت دەڵێت باشە خۆپێشاندان لۆچی لێ دەکردن بەس پێ بڵێ خۆپێشاندان بوش لێ دەکردن مەسەڵەن کەسێک ناف مەدا هەیە دەوێت والله ئەس هەر دەبێژم و هەر دەبێژم ژی دەوێت چەند ئەم نانێکی بخۆین بیستا خێرا سەرۆک بارزانی بدەین والله العظیم ئەگەر ئەم ناف مە کوردادا نەبیت زانی کاری سێک دەبسەرێ مە کوردایەت الحەمدلله ئەو یەت ناف مە بەڵێ کاگەژار بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامەکەدا کاک ئەحمەد لە هەولێرەوە فەرموو کاک ئەحمەد سلام علیکم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد گەلێک سپاس دەکەم کاک ئەحمەد فەرموو بەڵێ ئێمە زۆر گرەیمان لێوە هەیە بۆ نانێمە قسە بکەین کێ نەیەشتووە قسە بکەن کاک ئەحمەدەوە تا پەیوەندیەکی قسەکەی هەندێک بابەتێک تەلەفۆن قسە بۆ ئێوەکەم ئێوە تەلەفۆنی ئێمە هەر ناکەن ئێوە کەژیرچی ئێوەن کاک ئەحمەدەوە تا پەیوەندیەکی وە قسەکەی بە ئازادی فەرموو کاکێ جەناوە دوو مانگە من لێدەم ئەوڕۆ بەزۆر تەلەفۆنەکەم شمارەکەم گۆڕەوە بتوانم ئێوە بەداخەڵا ئێوە تەجویرەکەن ئێوە دیکتاتۆریەکەن دموکراتی وا نابیت برا عەزیزم کاک ئەحمەد ڕەنگە پەیوەندیت کرد بێ وەرنەگیرا بێ بەهۆی ئەوەی کە لۆدێک لەسەر پەیوەندیەکانە یاخود ئەبێ چەند جارێک هەوڵ بیتەوە ئەو دوو تەلەڤیزیۆنە لەگەڵ کێنێن ئێوە هەردوو فەقەت ئەزان گوێن ئەوەی پێتان خۆتە تەلەفۆنەکان وەنەگراوە ئێمە تەلەفۆنەکانی ئێمە وەرناگرن بەڵێ کاک ئەحمەد چیت ماوە قسەی لەسەرکەی حافیزی داوەڕێت قسە ناکەم بەداخەوە بۆیەوە بەداخەوە زۆر بەداخەوە سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر یەک خولەکمان بۆ ڕەخسان بۆی قسەی خۆی بکە بەڵام هەر باس لەوە دەکا کە من ڕێگە نادەین قسە بکە بەڵام پێم سەیرەکە یەک خولە قسەی کرد دەیتوانی هەموو قسێکی خۆی بکە تەنها گلەی هەبوو ئێمە سپاسی دەکەین گلەکانیشی دەخێنە سەر چاومان زانە نەجم لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی خۆپشاندان مافی خەڵکە بەڵام لە کوردستان ئەگەر بکرێت ڕەنگە لە سووریا خراپتر دەبێت ئەنجامەکانی چونکە وڵاتانی دراوسێ چاوەڕوانی ئەوەیانە بارودۆخی هێرێم تێک بچێت بۆیە بەباشی نابینم خۆپشاندان لە کوردستان بکرێت بەڵکو بڕۆن بەرەو دەنگدان
کاگەرێم لە شەمشەماڵەوە فەرموو کاگەرێم زۆر سپاس دەکەین کاگەرێم. شوانجان من تێبینیم لەسەر کۆی ئەو پەیوەندیانەیە یەکرا ئەی باشە ئەگە خۆپیشاندان نەکرێت چی بکرێ ئەی باشە ئەوتانێ لە پەرلەمانە کۆمەڵێک هەراو بەسمیشانیان ناو پەرلەمان کەس گوێلی نەگریا کە گەس گوێلیانەگەر مەجبور پاڵ شەقامەوە شەقام بڕیار بدا لە وەسعاش من شخصی خۆم وەکو پۆلیسێک شانازی بۆ بەردەواکەم کەوا لە لای خۆپیشاندەرانەوە بدرێ بەسەری مندا لەبەر ئەوەی ئەمە ڕاز نییە کەوانەکرێ یعنی بۆ کەسێک پیاوێتر نییە لە کوردستانە بێتە سەرۆی خێرم بۆ کەسێک شکەنێ بۆ بەدیلێتر نییە یعنی ئیلا ئەو نەبێ خۆمە مەلایکەتی نییە لە ئاسمانەوە دابست بێتە سەر ئەس ئیلا ئەبێ ئەو سەلامە حکومکار لەسەر ئەس کە خەڵک ناتوێت کە وازە کورسێک بێنە دەست بەرداری بە دووەمیش داوا لە وەزیری پێشمەرگاکەم وەک ئەوەی کەوا لە مصر ڕوویدا لە لای ئێمەش ڕوو بدا وەزیری پێشمەرگە دایمەن هەڵوێ سێ بوو لە هەموو کاتێکا هیوادارم ئەمە قبول نەکا میلەت لە پشتێوەجی میلەت لەگەڵیایەتی و دەستخۆشتان یەکە. زۆر سپاس کاک هەرێم دڵدار لە زاخۆوە فەرموو کاک دڵدار. سپاس ئێوەرات باش بەڕێز. ئێوەرەت باش کاک دڵدار فەرموو بەڵێ. بەرەو هەر خۆنیشاندانێک ji بنەمایان دیموکراسیەتەیە و نیشانەیان دیموکراسیەتیان سەرەتایی هەبوونا خۆپێشاندانەیە. خۆپێشاندان مافی هەر کەسێکیە لێ وەکی ئەم بزانن و ئەم بێژن و هەرێما کوردستانی دیموکراسیە براستیان بژە ئەس بتاوان دەبینم چونکە دیموکراسیەتە چه هەبوونا خوانینە لەوی وڵاتی ئەف دیموکراسیەتە کوڕێ لە خۆپێشاندانان بگرێت باشە ئەف چ دیموکراسیەتە یعنی gelek nûka behez dikin xwepêşandan bêdekirin dê rewşa Kurdistanê wekî Sûrî lê yani ev wê çandê radgehînit ku ew desalata nûke li ser hekimî ew desalata mîna desalata Beşar Esedî ye çûnke eger dibû çi rewş wekî Sûriyê lê lê eger desalatekan ne diktatûriyet bit bi şerعî li ser hekimî bit wî demê amade nabit xelkê xwe bikujit û rewş wekî dewrûberê me lê bê vî ca hîvîdarim ku ev hezbên desalatat bi xwe da biçin. سپاس بۆ کاک دڵدار لە زاخۆوە لە هەولێرەوە کاک ئاسۆ لەگەڵماندا فەرموو کاک ئاسۆ. ئەو کاتە بازاڕێزیان هەموو کاتێکت باش کاک ئاسۆ فەرموو بەڵێ. سەلامەتی بەڕێز پێشەچی دەستخۆش بەنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم کاک ئاسۆ. بەڕێز ئەگەر تەماشا بکەی ئەمە بەرنامەی جەنابەت هەمی خەڵکی نادەخۆ بێتە سەردا دەخۆ پیشاندا بکات و ڕاستە خۆ پیشاندا مافەچی سەرەتایی خەڵکە بەڵامەوە هەندانی خەڵکە کاچمە لە ئاژاوەی دروستە بێتە ئەمن وەکو ئینسانێک کاسمەکەم لە هەولێر لە عەبدەی شوات کە خۆ پیشان ناکرا بێئیش بووم ئێستا کە دەتوێت پاش پێشەش مانجکە بێئیش بووم ئەگەر هاتووە من هەر کاتە خۆ پیشاندا بکرا بچم لە مارەدانیشم و بێ کاسبی بێ پارە نائیلازم بچم دزیکەم کاکە خەڵکی بکوشم پارەی کراکەم ئایا لە خۆ پیشاندانەکانی عەبدەی شوات یەک منداری سەرکردەکانی ئۆپۆزیسیۆنە دیت دیندار بتیان بێتە سەرزادە هەمداری فەقیر فەقارە دەکا کە بۆ کوشتنە دەم تووشی انتفاضەی دەکەم تووشی ناخۆشین کە دەرەسەری دەکەم برایمە تەماشاکە ڕێژای کوڕی وەسایەکی کاشی بوو کە تەڵەبە بوو پۆلیس. سپاس بۆ کاک ئاسۆ سەعەد لە قەسرۆکەوە فەرموو کاک سەعەد. ئەم کاتا باش کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک سەعەد هەموو کاتێکت باش. دەستخۆشی لە بەرنامەت دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی یعنی خۆپێشاندان ئایا بۆچی ئەم خۆپێشاندان بکەن ئەس بێژم خودت شتێکی غەڵەت ئەم خۆپێشاندان بکەن بۆچی سەبەب چییە خۆپێشاندان بکەن ئەگەر سەرۆک بارزانî نەبیتن خودی کوردستان دەوێکی مصر دێ نەخۆش بیت دەوێکی لیبیا دێ نەخۆش بیتن دەوێکی تونس دێ وسلامی لە خۆشان دەبن هەندی پۆرتی هەبیت هەدێ کوردستانی ئاوا بیتن بەس ئەگەر پۆرتی نەما کوردستان دێ خرابیتن ئەبە ڕەعیا منەژی چەند نانێکی ئەم بخۆین دەهۆژی بخێرا بارزانî بێت ئەم بدەین هر بيجي ساروك باردوني والله العظيم والله العظيم ساروك باردوني نبيتن خدي بحثي دي مالكي رعاسي كان ويجي صولت باري هكر باردوني نبيتن كردستان دي خرابيت والله العظيم بس براد ما بيننا خارب وشي خو بيشان داني بكين سبب شي خو بيشان داني بكين باردوني خدان شوراشا خدان خبط ده بلا ساروك باردوني بلا رئيسي ما بيتن بلا شو كاين عمش هجي بيتا ساروك ما كي شويه هجي در هيا بيتا ساروك ما بەڵێ کاک سەعەد سپاس بۆ پەیوەندیەکەت هەڵمەت لە سلێمانیەوە فەرموو کاک هەڵمەت. زۆر سپاسی تەوەرەکە دەکەم. سپاس بۆ تۆ کاک هەڵمەت فەرموو بەڵێ. سپاسی NRP-یەکەم بۆ تەوەرە جوانانەکەت خۆزێنێت. سپاس دەکەین. وەڵی ئێمە وەکو من وەکو یەشێتی بووم بەڵام ئێستا یەشێتی نیم ئەو قەرارەیان کەدا بەڕاستی ئەوە یەشێتی نییە ئەو قەرارە بدا ئەمجا مەسوولبەسانی بەسەرۆژی خۆمان نازانین بە هیچ شێوەیەک. پەرلەمان هەڵی بژاتەوە بەڕاستی لە پەرلەمانەوە هەڵە بژاتەوە تا لە پەرلەمانەوە هەڵی بژێرنەوە لە خۆیانەوە. بەڵێ بەڵێ کاک هەڵمەت.
ئێمە کەسێکمان نایە کە شۆڕژگێڕ بێ و بڵێن ئەمە شۆڕژگێڕ و ئەمانە و ببێ بەسەرەوە بەزەوە داری. بەڵێ کەسێکمانەیە کە خوێنەوار بێ، کەسێکی زیرەک سەلام زۆرە کاکە خۆی هەڵبژێرە بەسەرەکاتی سەرۆکێڕێم. سپاس بۆ کاک هەڵمەت لە سلێمانی. دیار لە سویدەوە لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک دیار فەرموو. زۆر سپاس دەکەین کاک دیار، هەموو کاتێکت باش. بەڕاستی من پێم ناخۆشە خۆپیشاندان بکرێت، چونکە خۆپیشاندان بکرێت نەکرێت عینە شتە، یعنی هیچ مۆزوعەکە ناگۆڕێت، چونکە پەرلەمانە خۆیانن، دەستورە خۆیانن، سەرۆکە خۆیان، هەموو شتێک خۆیانن. ئەی بەڕاستی من ڕاستم من لە دەرەوەی وڵاتمان، بەس کە سێریشی وەزعی کوردستانەکەم بەڕاستی زۆرم پێم ناخۆش، یعنی ئەشتە بەردەکی سەرای ئازادی ئەستە شوێ خۆپیشاندانەکەی هەر خەڵکەکە تیاچێت. هیچ نییە. زۆر سپاس بۆ هەمووتان. سپاس بۆ کاک دیار لە سویدەوە، سپاس بۆ بەشداریکردنت. شیڤان لە کەرکووکەوە فەرموو سڵاو لێبێ. کاکە شوانجانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەین کاک شیڤان. وڵای کاکە شوان من لێراتەوە دەنگی خۆمە گەیەنە هەموو کوردستان. یعنی هەیە بەڕێز هەن کە دەڵێن ئەمە لەهان هەر دەست حزبێکی ئەبێ دەستەکانی معارەزەی پێکەوێ. من لێرەوە ئەلێم یعنی معارەزە چییە؟ خۆ فەرانسیە نییە بەڕێزم. ئەی خەڵکی معارەزە و گۆڕان و کۆمەڵی لە بردوو خۆ فەرانسیە نییە، دەنگی هەزارەها خەڵکە. پێویستەکە یەکەمین کەس کە بێتە سەر شارە ئەندام پەرلەمانەکان بێ، دواتر هەموو حیزبەکان ئەو سێ حزبە هەموویان ئەندامەکانە بێتە سەر شارە، دواتر خەڵک بێتە سەر شارە. یعنی حزب چیە بابا بەرگری لە خەڵکە، حزبەکە بەرگری لە من ئەو فڵان و فیسانەکە، یەکتر بۆ واکە دەستی سیاسەکە دەپشتایە. دواتر بۆ بەڕێزانی کە دەڵێن لە ماڵەکەی خۆتا دابنشە و بابا خۆیان حکوم کەن، کاکە بۆ حکوم کەن. ئەو پارەی میلەتە دەستێ، ئەو دیکتاتۆریەتەکە لەسەر کورسی حکومەتە بەسەر هەیەی ئینسان ئەوزاڵ بووە، بۆ بێوارە 4 ساڵدارێکە حکومەتی خۆت دەبێ بۆ بەرگینین یەکاتە بە هەزارها کەسی تێگەیشتوو هەیە، کەسێک بۆی لەگەڵ ئەو چوارتێن کەسەکە هەڵگردووە لە شاخەکەی ساکە شەر ئەوە بێ، برا خوێنەوار و تێگەیشتوو زانە هەیە بۆ ڕێگە نادەن بە خەڵک بەدە سەر حکوم. بەڵێ سپاس بۆ کاک شیڤان لە کەرکووکەوە. دوا پەیوەندیمان لە سلێمانیەوە کاک محەممەد لەگەڵماندایە. فەرموو کاک محەممەد. کاکە شوانەجان کاتو باش. هەموو کاتێکت کاک محەممەد فەرموو. کاکە شوانەجان لە وڵات ئێمە خۆپیشاندان بایەخێکی نییە، هیچ مانێ بەقەی سڵەپوشێک بایەخی نییە لە خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە. لەبەرەوە لە وڵاتێکە خۆپیشاندان ئەکرێت کە دموکراتی بێ و گوێ لە خەڵک بگیرێت. لە لای خۆمان لێرە سەبۆ نمونە لە ساڵی 1970 ئێمە لە فیسایە مزارەمان کرد، چەند نەفەرێکیان لێگرتین بە جاشاوی ئێمەوە ڕەمیان کردن. لەم وادی ئەمەژا حەڕەی سوات پێی وتین هەر لەو بابەتەیە، هەر لە بابەتەکەی ڕژێمەکەی تێشووە کە چۆن سیناریۆیان بۆ دروست کردین و چۆن پێیان وتین هەر ئەو دەسەڵاتەی تێشووە، هەر دەسەڵاتەکەی تێشووە و هەر لە چۆن مناڵەکەی منەچێتە قوتابخانە چی فێر بێت، چی پێ بڵێ مامۆستا هەر ئەوەیە، هەر نەکەی تێشووە، هەر ئەو بەرنامەی تێشووە و هیچ داوا لە هاوڵاتیان نەکەن بە هیچ شێوەیە خۆپیشاندان نەکەن. لەبەرەوە دیار جەماعەتی خۆپیشانداندا. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان هەندێک لە پەیوەندەکان لەگەڵ ئەوە بوون کە خۆپیشاندان بکرێەوە، باسییان لە پێویستی خۆپیشاندان دەکرد و هەندێکیان دەیانوت ئەگە خۆپیشاندان نەکرێکەوەتە چی بکرێت و ئاماژەیان بۆ دەدا کە خۆپیشاندان گرنگە بۆ گەیاندنی پەیام و داواکاریەکانیان هەروەها ناڕەزایەتی دەربڕین. بەڵام لە بەرامبەردا هەندێکی تر لە پەیوەندەکان یاخود لە بەشداربووان ئاماژەیان بۆ دەدا کە لە ئێستادا خۆپیشاندان پێویست نییە و مەترسیەکە بۆ دۆخی ئێستای هەرێم و باسییان لەوە دەکرد کە لە ئێستادا خۆپیشاندان نابێ بکرێت بە شێوەیە کە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی هەندێک کار و پرۆژە جێبەجێکە بۆ هاوڵاتیان واتە پێویستیەک نییە بۆ خۆپیشاندان. هیوادارین توانیوێتمان ڕاجی ئاوازەکان کۆکەینەوە لەم پرۆگرامەی ئەمڕۆی مایکی خەڵکدا تا سبەینێ هەشاد و بەختەوەر بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن